لەو باڕدامە لە هەرێمی کوردستان ئێمە قەیرانمان نییە بەمانەی قەیرانی تەندروستی قەیرانی چاکسازی قەیرانی گەندەڵی قەیرانی دارایی بەڵام گەورەترین قەیرانمان بریتێ لەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوانە خودی خۆیان قەیرانەکەن. دوو مصطلحیشەیە لە علمی سیاسە الإدارة بالأزمات وإدارة الأزمات. ئەوانە نایەن ئیدارەی ئەزەمات بکەن قەیرانەکان چاکن دەیانەوێت ئیدارە بە ئەزەمات بکەن یعنی بە قەیرانەوە ئیدارەی دەسەڵاتی خۆیان بدەن. بچمە بەستێک قەیرانەکان هەموو دروستکراون هەموو قەیرانەکانی خۆمان ناوخۆینە و دروستکراوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە خودی قەیرانەکان دەتوانین بڵین ئەو دەسەڵاتە ینی گەورەترین قەیرانی هەرێمی کوردستان بریتێ لەو دەسەڵاتە بتەوێت ینی لە ماهیەتی قەیرانەکانی هەرێمی کوردستان تێبگەی دەبی لە خودی سیستەمەکەی هەرێمی کوردستان تێبگەی. خودی سیستەمەکە هەرێمی کوردستان بریتە لە حکومەتێکی کلوپتاکراسی بەمانەی کۆمەڵە چەتە و دزیەکن هاتوونە قات و ڕیبات و زلی کوردیان لەبەر کوردناوێن لە خۆیان سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان ئەوانە هیچ لە ئەسڵدا لە بنەڕەتدا خەڵکانێکی شایستەی ئیداری حکومڕانی نینە بەڵام لە بنەڕەتدا خۆیان چەتەنە بەڵام هاتوونە ئەو مانە دەستوری یاسایان لە خۆیان ناوە ئەوەی دەوترێ قەیران نییە خودی قەیرانەکە بریتە ئەو دەسەڵاتەیە و لەلای ئەوان بۆیە دەڵم قەیران نییە چکە لای ئەوان هیچ کێشەیەک نییە ئێستا خەڵک موچەی نییە ئەوان هیچ کێشەی موچیان نییە کوڕەکانیان لە خۆشترین ڤێلا و کۆمپانیان هەیە و سەرۆکی زانکۆن و مناڵێکە بوویتە سەرۆکی زانکۆ چەندین پرۆفسۆری لەبژێر دەستدا خەمی ئەسپەکەیانە خەمی یەختەکەیانە خەمی ڤێلایەکەیانە خەمی ژیانی ڕۆژانی خۆیتیان هیچ بە هیچ شێوەیە ئەوان قەیرانیان نییە لەناو قەیراندانی نییە بۆیە لە هەرێمی کوردستان ناتوانین بڵێن قەیران هەیە قەیرانەکە چکە خودی دەسەڵات بخۆی هیچ لەناو قەیراندانیە عقلەتی دەسەڵاتدارانی هەرێم زۆر بە بچووکی دەتوانین بڵێن بیر دەکەنەوە و کوردبینن زۆر و پیان وایەکەوە کاتێک لەو قەیرانە دەردەچن بە قەیرانێشتر دروست دەکەن پیان وایەکەواتە بە سەلامەتی دەرچوون بەڵام ئەو جارە لەبەر ئەوەی هاوچەشەکان گۆڕاون و دەتوانین بڵین لە ڕووی ئیقلیمی لە ڕووی جیهانی لە ڕووی خودی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقیشدا دەتوانین بڵین ئەو جڵەوی کار و دەسەڵاتەکانیان وە بەرەبەر لە ژێردەست دەدەچێت بە تایبەتی نەوتیان لە ژێردەست دەرچووە و عیلاقاتی دیبلۆماسی دەرویان و بەرەبەر لە ژێردەست دەدەچێت و چەندین بڕیاری دادگای فیدرالی و پەرلەمانی عێراق و لەسەریان جێبەجێ دەکرێت و ڕۆژانە دەتوانین بڵین بە زەلیلی دەچن بەرەو بەغدا کاتێک ئەوان لە بەغدا بوون دەتوانین بڵین هەموو کێشەکان دەهاتەوە هەولێر لە هەولێرەوە چارەسەر دەکرا بەڵام ئێستا پێچەوانە بووتەوە ئێستا هەموو کێشەکانی هەرێمی کوردستان دەچێت بە بەردەوامی ئەو وەفدانە دەچێت و وەفدەکان بە شێوەیەکی بەڕاستی زەلیلانە مامەڵەیان لەگەر دەکەن لەبەرەوە دەزان ئەوانە دابڕاون لە خەڵکی هەرێمی کوردستان لە بنەڕەتدا نابێ ئینتیمای سیاسی بۆ ئەو دەسەڵاتە هەبێ بەڕاستی ئەوەی ئینتیمای سیاسی بۆ ئەو دەسەڵاتە هەبێ دەبێت لە ئیمانی خۆی بترسێ لە عقلی خۆشی واقع دەکەین واقعەکە وایەکەوە ئەو خەڵکە ئەو دەسەڵاتدارە بە تەواوی دابڕاوە لە خەڵکی هەرێمی کوردستان بۆیە بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێک لە هیچ زمانێک یەک ناگرینەوە تەنها ئەوەیەکەوە ئەوان مامەڵەیەکی کۆیلانە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دەکەن ئەوانە لە استراتیجەت یەکن و هەر کاتێک یەکێکیان لێ بقەومێ ئەوتر بەهانای دێ ئێمە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستانمان دیوە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستانمان دیوە کاتێک لە زۆنێکدا لاوازی ڕوویداویان خەرقێکی ئەمنی بووە جەماوەر توانێتی زیاتر زاڵ بێ زۆنەکەیت بەهانای هاتووە بۆیە ئەوەی کەوا دەگوترێ ئەوانە دوو هێزی متەساڕعن ململانێکیان زۆر توندە لەسەر دووشت پارە و پۆست قەدی چ ینی دزوت سەتا عیبۆی هەبی شەرمی هەبی ڕووی هەبی يعني ئەوە دەسەڵاتێک دەیکاکەوە فعلەن عیبەی هەیە عیبە لەلا هەیە شەرمی لا هەیە دیموکراتێتی لا هەیە تەنان دەسەڵاتە دیکتاتۆرەکانیش ئەوانی کەەوە بە دیکتاتۆر مامەڵە دەکەن و مامەڵە لەگەڵ گەلەکەیان دەکەن بەڵام ئەگەر دزوت سەتە نەبن عیبیان لا هەیە داوا لێبوردن دەکەن و تەنان زاری وایە دەسەڵاتەکەش بەجێ دێڵنیان زاری وای خۆیان دەکوژن بەڵام ئەوانە هیچ شتێکیان لا عیبۆ شەرمە نییە بۆ یەکەم جارە ئێستا لە نەتەوەیە گردوەکان بلاسخارد هەموو هێرشەکانی ینی دەتوان بڵین مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان پێشتر باسی داعشیان دەکرد باسی قاعیدەیان دەکرد باسی مەترسی دەوروبەر ینی دەوڵەتانی دەوروبەریان دەکرد بۆ یەکەم جارە ئەو جارە باسییان کردکەوە گەورەترین مەترسی لە هەرێمی کوردستان بریتە لەو دەسەڵاتێکەوە لە هەموو سێکتەرەکانی بەڕێوەبردننی حکومڕانی فەشەلی هێناوە خۆی گەورەترین کێشە ئەوەیە خەڵک نەزەری موامەری تێدا زۆر لەسەری زاڵە یعنی دەڵێن ئەو دەسەڵاتە ئەجێندا و پیلانی دەوڵەتان بەڕێوە دەبن بۆیە هەر ئەوانش پشتیوانیان دەکەن
ئەوە بەڕاستی ئێستا ئەو نظریە زۆر فەشەلی ئاشکرا بووە و نظریەکەی عکسی ئەوەیەکەوە باشە ئەمریکا دەوڵەتە زلهێزەکان بۆ نیان ئەو دەسەڵاتەمان بۆ بڕوخێنن ئەوە شار هەڵەیە ئەو نایەتە دەخول لە سیستەمی دەسەڵاتی تۆ بکات و بێت لە زیاتی تۆ دەنگدامدا لە زیات تۆ بێ ئەو دەسەڵاتە بڕوخێنی بەڵام پێشتر ئەو پشتگیری و پشتیوانیکەوە هەیەیان بوو پێشتر لە توانین بڵێن لە 2014ەوە هەیەیان بوو هەتا 2000 تا ڕیفراندۆمەکە 2017 ئێستا لە دەستیان داوە کەواتە ئەوە خاڵێکی بەرسەرخانی گەورەیە ئەوە نییە کەوا ئەمریکا بێ خۆی بێتە دەخولکە بڵێ فلان کەس دەبێت بە سەرۆک هێرم بمینێت ئێستاوانە کاتێک مەخاتر یان مەترسی دێت ئەو مەترسیە بیقۆزیەوە بیکێ دەرفەت یعنی گەورەترین خاڵ ئەوەیەکەوە بەڵام ئەو بە چێ دەکرێت بە دەسەڵاتداری حاکمێکیکەوە حکمڕانێکی عادل بێ بەرژەوەندی باڵای میلەتەکە لە پێش بەرژەوەندی شخصی خۆی بێ بەوانە دەکرێت ئەگەر پێشتر جیلی یەکەمیان لە قیادەکان لەناو خودی کۆمەڵگەی کوردیدا ژیاون بەڵام ئەو جیلی دووەم ئەوانە بەڕاستی یعنی چۆن بڵێن ظلماتون فوق بعض یعنی ڕەشی و تاریکی لە سەریەکە ئەوە زوڵم و ستەم و گەندەڵەکانی باو باپیریان وەرگرتووە هاتوونە خۆشیان داشوراوە لە ناو شتە جوانەکانی کۆمەڵگەی کوردیش چکەوانە لە دەرەوە پێگەیاندراون و لە دەرەوە مامەڵەیان کردووە و دەتوانین بڵێن لە نەزڕەیەشی زۆر لوتبەرزانە سەیری خەڵکیان کردووە لەوێ ڕاهاتوونەتەوە ناو خەڵک بۆ ئیدارەدان و حکومڕانیکردنی ئەو خەڵکە نەک بۆی لە گەری بژێن و خزمەتی بکەن بۆیە جیلەکە ئەوجا دەتوانین بڵێن جیلی دوای ئەوان کەوا دێن ئەگەر ئەمە هەر ئەو بارودۆخی هەرێمی کوردستان بەردەوام بێ ئێستا نەوەکانیان بێ نەوەکانیان زۆر لەو باکانی ئێستاکەوە هەیە زۆر خراپتر دەبێت لەبەر ئەوان بە تەواوی داشورانەوە لە هەموو قیەم و ئەخلاقی کۆمەڵگەی کوردی بۆیە دەڵم باشترین گۆڕانکاریش ئەوەیەکەوە بتوانین لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بکەیت دەبێت لە ڕێگەی عێراقەوە بتوانین گۆڕانکاری بکەیت زۆر جاران دەگوتری عێراق وایە وەکو هەرێمی کوردستان گەندەڵێتەیە بەڵام سیستەماتیک نییە منەظەم نییە و چەندین محاسبە و خەڵکی تێدا محاسبە کراوە لێپرسینەوە لەگەڵ کراوە دادگا کراوە وەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا یەک بەڕێوەبەری گشتی بەسیتمان نەدیوە محاسبە کراوی